سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە و هەموو کاتێکی ژیانتان باش. با بەرنامەی ڕاستەوخۆوە لە تلڤیزیۆنی کۆمەڵا هاتوینەتەوە خزمەتان. ئەمڕۆ شەمە 11 سەرماوەزی 1402 هەتاویە. ئازیزان، لە بەرنامەی ئەم شەوماندا بارودۆخی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە دوای بزوتنەوەی ژینا تاوتوێ دەکەین. دۆخی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ئێران و بەتایبەتی لە کوردستان پێگەی حکوومەتی کۆماری ئیسلامی لە دوای شەڕی ئەم دوایەی ئیسرائیل و حەماس و ئەگەرەکانی پێشهاتە سیاسیەکانی ئێران لە ساڵی داهاتوو جێی سەرنجی گفتوگۆی ئەم شۆمان دەبێت بە بەشداری میوانانی ئازیز بەڕێزان کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی و کاگ ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. ئازیزان بەخێراتنتان پێ دەڵێم، زۆر سپاس بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵە بوون. زۆرتان سپاس دەکەم کاکە میرگیان. سڵاوم هەیە بۆ کاکا کوێیان بەڕێز و هەروەها بۆ بینەرانی عەزیزتان. زۆر سپاس، بەخێر بیت. منێژ ڕێز و سڵاوم هەیە بۆ کاک حەمید خۆشەویست و بینەرانی عەزیزی تلڤیزیۆنی کۆمەڵە و سپاس. زۆر سپاس هەردوو عزیز، بەخێر بێن. بینەرانی ئازیزیش ئێوەش دەتوانن ئەگەر پێشنیاری یا پرسیارێکتان هەیە لە ڕێگەی واتساپەوە نامە بنێرن و ئێمەش لەگەڵ میوانانی بەرنامەکەمان دەخینە بەرباس و لێکۆڵینەوە. با سەرەتا لە بەڕێز کاک محەممەدەوە دەست پێ بکەین. کاک محەممەد، ئاگادارن ساڵی دوای شۆڕشی ژینا هەلو مەرجەکە بەگشتی لە ئاستی ئێراندا چۆن ئاگەر دەکرێت لەسەرمە بۆمان بدوێ. ساڵێک دوای بزوتنەوە یا شۆڕشی ژینا وەزیەتی ئێران لە هیچ بارێک و بە باشی نەچووە، نە بۆ حکوومەت و نە بۆ خەڵک، بۆ هەردوو لایەکی ئەوەیە تەواوی ئەو کێشە سیاسی، ئابووری، دیپلۆماتیک و فەرهەنگی و هونەری و ئەدەبی و هەر شتێک لە ئێرانە بووە بۆی ئەو کێشە، ئەو ئاپارتایدی جنسیەتیە، ئەو بە ئیسڵاح ستەم و زوڵم و زۆری لەسەر ژنان بوو، لەسەر کەمایەتیە مەسەبیەکان بوو، لەسەر خەڵکی کوردستان بوو. ئەگەر زیایی نەکردووە کەمی نەکردووە. بۆ خودی حکوومەتیش هەرچەند توانیویانە هەتا ڕادەیەکی بەرچاو ئەو بزوتنەوە سەرکوتکەن، بەڵام هیچ کێشەیەکی کە بووە هۆی سەرهەڵدانی ئەو بزوتنەوە هەر نەبووە، نە بە زیندان، نە بە تیرۆر، نە بە شکنجە، نە بە حکوومەتی نظامی، نە لە بلوچستان، نە لە کوردستان، نە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش. لە هەر کەسێک پرسیت شاخصهایەک پێ نیشانەدا کە وەزعیەتەکە نەتەنها باشتر نەبووە، خراوتر بووە. تەنانەت خودی مقاماتی دەوڵەتی، خودی بەرپرسەکان باسی ئەوەکەن کە ئێمە کێشەکانمان هەل نەبووە. مەسەڵەن مەهاجرەت زۆر زیاتر بووە. مەهاجرەت جاران ئەگەر ئەیان و مێشکەکان ئەڕوا، ئێستا لە سەر مەسەلەی ئەوانەی کە تەخەسوسی کاریان هەیە لە هی کارشناسی ئەوانە، و مەسەلەی ژینگە بووەتە مەسەلەیەکی جددی، مەسەلەی ئەو نشستی زەوی، مەسەلەی بێئاوی، مەسەلەی کەم ئاوی، هەموو کێشەکان زۆر زیاتر بووە لە جاران. ئەوە لە وەزعیەتی ناوخۆی. لە وەزعیەتی دەریشەوە ئەو شەڕەی حماس یا فلستین و ئیسرائیل بە نەوعێ دەری خست کە جمهوری ئیسلامی ئیسلاحێک هەیە، دەڵێن سەگێک کە زۆر دەوەڕێ گاز ناگرێت، زیاتر تەبلیغاتی ئەکرد، هەڕەشەی ئەکرد، ئەیوا ئەکەم و ئەکەم. ئێستا تەنانەت لەو قسانەی پێشووشی خامنەی پاشەکشەی کردووە. ئێستا باسی ئەوە کات کاڵێ با انتخابات کرێ لەوێ پێشتر و ئیسرائیل نەبێت. یعنی لە سەتحی منتەقا لە ناو دۆستەکانیا الان مەسەلەن حماس لە وەزعیەتە خراپە قەراری گرتووە، ئەمان هەڕەشەیانە کریان و ئەم کار و ئەو کارەکەین. یعنی لە سەتحی دیپلۆماتیکە، لە سەتحی مەسائلی جەهانیە، لەولاوە لە ڕابطە لەگەڵ ئیسرائیل و چینە، ئەتوانم ئەگەر کورتی کەمەوەوانە لە هەموو بارێکەوە، چ لە ناوخۆ چ لە دەرەوە، وەزعیەتەکە بە قازانجی کۆماری ئیسلامی نەگۆڕاوە. خەڵک هەرە و خاست و داواکاریانیان هەیە، تەجروبە و ئەزمون زۆر زیاتر بووە. و الان مەسەلەن بەرخوردێکە حکوومەت بە هونەرمەندانیەکە، بە ژنانیەکە، تەنانەت بە کەسێک کە جایزەی نۆبلی بردووە، خانمێک وەکو نەرگسی محەممەدی نیشانی ئەدا کە ئەو حکوومەتە غەیرە سەرکوت، هیچ شتێکی نییە،
نە لەباری ئابووریۆ، نە لەباری فەرهەنگیۆ، نە لەباری سیاسیۆ، نە لە ناوخۆ، نە لە من دەنگم نییە. دەنگی من دێ بۆ لای ڕێستان کاک محەممەد. بەڵێ زۆر باشە، حتمما دێنە سەر و بابەتە ئەم شەڕی ئیسرائیل و حەماس و کاریگەریەکانی لەسەر دۆخیەستای ڕۆژهەڵاتی ناوڕاست. کاک ئاکۆ ئاگادارن ینی کوردستان مەڵبەندی شۆڕشی ژینا بوو. ئێوە لە دوای 1 ساڵ وەزعیەتی کوردستان چۆن نەبینن؟ وەزعیەتی کوردستان شتێکی جیاواز لەوەی کە کاحمە باسی کرد لە ئاسی سەراسەری و لە ئێرانە نییە. بە دوای شۆڕشی ژینا ئەو دەستاوەردانەی کە شۆڕشی ژینا هەیبوو بۆ مەسلەی ئازادیە کۆمەڵایەتەکانی ژنان، بۆ مەسلەی ئەو پێشکەوتنانەی کە لە بواری کەلتوری و فەرهەنگیەوە کۆمەلگای ئێران بەخۆیەوە بینی، بۆ ئەو مەسلەی کە چیتر خەڵک بە نەوعێک یا بە معنایەک کە باسیەکەن مەزهەب زەدە بوو و بوو بە دژ بە کۆماری ئیسلامی بەتایبەت لەناو ژنان و لاوانە لە کوردستانیش هەم مێژوویەکی هەیە، هەم دوای شۆڕشی ژینا گەشەی سندووە. کۆماری ئیسلامی بۆ ئەم مەبەستە و دوای شۆڕشی ژینا چونکە خواست و متاڵباتی خەڵک و بە نەوعێک بڵین ئەو شۆڕشە هێشتا لە بین نەچووە بۆی و لەناو کۆمەڵانی خەڵکە هێشتا بڵێسەکانی لە گۆشە و کەناری جۆرا و جۆرە ماوەتەوە. بۆ نمونە بۆ مەسلەی بێحجابی توتمشاکەی، مەسلەی حیجاببانان و دروستکردنی تونێلهای وەحشەت لە مترۆکان و فشارهێنان بۆ زانکۆ و دەرکردنی ئوستادانی دانشگا و فشارهێنان بۆ مدارەس و دەرکردنی معلیمەکان بەتایبەت لە مەدرسەی کچان و ئەمانە. وا دیارە خواستەکانی شۆڕشی ژینا لەسەر مەسەلەی ژنان درێژەی هەیە بۆ کۆماری ئیسلامیش هەموو هەزینەکانی خەریکە سەرفەکات بۆ دروستکردنیەوە. هەر لەم ڕۆژانەیە وەزیری کشوەری دعایەوەیە کرد کە ئەمانە حیزبوڵڵاهی های خودجوشن کە بوونەتە مدافعی قوانینی ئیسلامی و دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران و ڕوبەڕووە بنەوە لەگەڵ ئەم هەنجاشکەنیانە، بەڵام لە ڕۆزنامەی ئاعتماد ئەمەی بەدرۆخستەوە و ئەو نەهادانە ڕێکخراو و کۆماری ئیسلامی هەزینەیان بۆ کات و خەریکن لە شوێنە گشتیەکانە فشارهێنن بۆ خەڵک، دوکان پلۆمەکەن، ماشین تەوقیفەکەن، هەروەکوتم مامۆستایی مەدرسە و زانکۆی خراجەکەن، دانشجوو لە دەرس لە کەلاسی دەرس دەرەکەن، فەزایەکی ئەمنیەتی لە دانشگا، لە مترۆ، لە خیابان، لە شوێنە گشتیەکان، لە پارک لەم لاولا دروستەکەن. پس وا دیارە ئەو شۆڕشە لەباری فەرهەنگیەوە و بەتایبەت لەسەر بواری مەسەلەی ژنان هێشتا نەخەوتوێتەوە. من حتمما دێمە سەر کوردستان کە حەمە بەگشتی باسی ئێرانی کرد بە دروستی و من فقط یەک شت بڵێم، ئەوژەوە تۆ ڕۆژانەیە بینیت ئێعترازی بانشەستەکان زیادی کردووە، پەرستاران گەشەی سندووە، مامۆستایان معتەرزن بە معیشەتیان، هەر دوێنە و پێرە کارخانەی زەوباهانی ئیسفەهان ئێعترازی کردووە، بە هەزاران کارەگەر هاتوون کێشەیان لەگەڵ مەسلەی سنووقی بانشەستەگی و حەقی بیمە و مەسلەی نەدانی حقوق و بەرئەساسی تەوەڕوم کە ئەو حقوقی پێیانە درێت کەفافی ژیانیان ناکا معتەرزن. یعنی لەسەر و اقتصادە وەرشکەستا، لەسەر و کەمبودی بودجەیە کە یەسە یەکێک لە کێشە هەرە گرنگەکانی کۆماری ئیسلامی بودجەی ساڵی 1430 کە کەسری بودجەی هەیە نزیک 850,000 ملیار تمەن قەرزاری سنووقی بانشەستەگیەکانە. ئیدارەی تەمینی ئیجتماعی خەریکە ڕوو لە وەرشکەستەگی ڕوات، ناتوانێت جواب بە نیازەکانی بانشەستەکان و حتا شاغەڵی نیش بداتەوانێت. لەسەر ئەم شرایەتە تەنیا شتێک کە بووی ماوەتەوە دەستبردن بۆ ماڵیاتێکە کە لە کرێکاران و لە کارمەندان و لە خەڵکی شاغڵ ئەوانەی کە منبع دەرامەدیان لەلایەن دەوڵەتەوە تەمینە بێت ماڵەتەکانیان بردوونەتە سەرەوە ئەوێت بە شێوەیەک ئەو کەسری بودجەی لەو ڕێگەەوە بڵاو جبران بکاتەوانێت. ئەو فشارە مزاعفە کەوتم لەباری فەرهەنگیەوە ئەو هەمووە دەم و دەستگا سەرکوبەی هێناوە، لەم لاشۆ لەباری ئەقتصادیشەوە فشاری هێناوە بۆ خەڵک
و سنی بانشەسەگیە باتە سەرەوانێ ماڵیاتی ئەوانەی کە نەک دەوڵەمەندەکان نە ئەوانەی کە ڕانت و لە سیستمی دەسەڵات بەڵکو لە قشری خوارەوەی کۆمەلگا ئەوێت ماڵیاتیان بەرێتە سەرەوانێ و ئەوە بکە هەروەکە حەمەژوتی لە بوارەی نێونەتەوەیی و مەسلەی ئەم شەڕی جەنگی حەماس ومانە هەمووی شرایەتێکی بحرانی بە تایبەت بۆ دەسەڵات و لە دوای دەسەڵات بۆ کۆمەڵانی خەڵک دروست کردووە و هەموو کەس و هەموو ئەو کەسانەی کە بە شێوەیەک دەستیان لەسەر ئاورە و لەسەر مەسایلی سیاسی و ئەوزای ئێران تاقیبەکەن پێیان وایە کە هەڵقوڵانێکی تر کە ئەم جارە گشتگیرتر و تودەیترە بێت لە ئێران چاوەڕوانەکرێت. کوردستان هەروەکو خۆت وتت مەڵبەندی سەرهەڵدان و شۆڕشی ژیناب مێژوویەکی هەیە لەبارەی دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی و ئەوانە هەم بەهۆی سابقەیە کە لەسەر مەرحەلی مەسەلەی سیستەمی میلی ئۆستەمەکە لێچێت و دووش لەسەر هەموو ئەو کێشانەی کە ئێستا کۆمەلگای ئێران و کوردستانی شتیا گرفتارە ئەوەشی پێ زیاد بووە. جگەلەوە کوردستان جوغرافیایەکی ناڕازیە حیزبیە لایەنی سیاسی خۆی هەیە و کۆماری ئیسلامی لەوێ نگەرانە. ئەگەر چاو لێ بکەی ئالە ماوەیە میزانی بگیر و ببەندەکان دەم و دەستگای سەرکوب لەسەر شەقامەکان ئیعدامەکان کابرا 14 ساڵە لە زیندانە تازە خەریکە ئیعدامیەکە ئەیوبی کەریمی لەم ڕۆژانەیە. بەڵێ دەستبردن بۆ فعالینی کرێکاری بۆ فعالینی ژنان تەنانەت بۆ فعالینی ژینگە هێرشەکە دەسەر ئەنجومەنی چیای سەوزی مەریوان لە نیە سەعاتە 42 نەفەرە خاتە بازداشتگاوە فشاریان بۆ هێنێت و ئەمە نیشانەکانی ئەو نیگەرانیە ئەمیقەیە کە کۆماری ئیسلامی بە نسبەت سەرهەڵدانێکی نوێ لە کۆمەلگای ئێران و بە تایبەتی لە کوردستان هەیەتی بۆیە کە تەنیا هیچ جوابێکیشی پێی نییە هیچ نات و ڕێگا حەلیشی بۆی نییە بۆیە کە تەنیا شتێکە بە دەستیەوێتی سەرکوبە و خۆشی باشە زانێت ئەگەر جارێکی تر سەرهەڵدانێک لە ئێرانە هەڵ بداتەوە ئەگەر جارێکی تر جەرەقەکانی سەرهەڵدانێک لێ بداتەوە بە دڵنیاییەوە لە کوردستانە بێت وتم بە حکمی و سابقە مێژوویە بە حکمی ئەوەی کە کوردستان جوغرافیایەکی حیزبیە و گوێ لە ئەحزاب و ڕەهبەرانی خۆیان نەگرن و جەرەقەیەک لە ناڕەزایەتی کافیە کە جارێکی تر ئێران سەرهەڵدانێکی تونند و تیشتر و ئەگەر ئەغراق نەبێ ڕێکخراوتر سەرهەڵ بداوامە کۆماری ئیسلامی کار بەدەستانی دەسەڵاتی سۆتە نیگەرانیەوە. زۆر باشە کاک محەممەد سەرڕای ئەمەی کە هەم خۆتان ئاماژتان پێدام کاک ئاکۆ دیارە سەرکوتەکان زۆرن پێم باشم لێرە پرسیارە بکەم ئەو بزوتنەوەی ژینا ئەم گەرم و گوڕیەی پێشتری نەماوە ئایا و پێتان وایە زیندووە یا سەرکوت کراوە؟ دەنگی کاک محەممەد دەنگت نایە بۆ لای ئەمە ئەکرێ بە هەردوو بارگە تماشای بکەیت ئەو شۆڕشە ئەگەر پێوەرەکەمان ئەوە بێ کە خەڵک لە خیابانە بن ئەلان غیرز بلوچستان کە ئەوی جمعانەیە کە بڕێکیش کەس بووەوەوانە ئەتوانی بڵێیت کە بڵێ بڕێک توانیویەتی سەرکوتی کە بڕێک تعدادی خەڵکەکە کەمتر بێتەوە فشارێکی زۆر زیاتری هێناوە ئەوانە بەڵام ئایا زینووە بە باوەڕی من زینووە جاری وایە وەکو ئاگری ناو خۆڵەمێش لە بنەوە خەریکن ئەو خەڵکەی کە هاتنە سەر خیابان چون هیچ مشکلێکیان حل نەبووە ئەو تەبعیزی عەلەی ئەو ئاپارتایدی جنسیەتە تەبعید عەلەی ژنان خۆ هەر ماوە ئێستا ناوەکەیان گۆڕاوە تەنانەت خەریکن فەرهەنگیشە گۆڕن حجاببان بەزەن لە هیچ فەرهەنگێکا لە هیچ شتێکا شتیاوان نییە تا حجاببانێکی بۆ دابنێ هەرێکێتی بە لەفظی بە لۆغەت بە لۆغەت داتاشین مشکلەکان حەلکاتوەوانە و لە دنیای واقعیە لەسەر ئەرز نەکار ئیجاد کراوە نەڕەفاه ئیجاد کراوە نەگرانی کنترۆل کراوە نە زوڵم و تەبعید هەیە نە مەسەلەی ژینگە جێبەجێ بووە نە مافی خەڵکەکان و کەمایەتیەکان دراوە هەر خەریکن بەهاییەکان سەرکوتەکەن لە کوردستان ئێمە ئەو میلیتاریزم و ئیشغالگەریە بینین لە بلوچستان هەر خەریکی جەنایەتن لە ناو عەرەبەکانە هەر خەریکن تەواوی ئەو شتانەی کە بووە هۆی سەرچاوەی
بزوتنەوەی ژینا هەروە ماوە و پەرەی سندووە، یعنی ئەو کێشانە جددیتر بووە، مەسائلی ژینگە بە خۆشیان ئەڵێنەدەم زۆر جددیتر بووە. دەی تەناسوبەکە چۆنی لێ دێ؟ خەڵک قەرار نییە 24 ساعاتە و هەفتەی 7 ڕۆژ و ساڵ 12 مانگ لەسەر خیابان هەبن. هەموو شۆڕشتێک هەموو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی سوخت و سازی خۆی هەیە. ئەوانەی کە ڕەهبەرن لە ناوە کارەکەن ئەو تشکیلاتە مەدەنیانە دێن حسێب و کتێبێکەکەن بۆ خۆیان لەکەیە لە چ وەختێکا وەختێک دوشمنەکەیان زۆر ئامادەیە زۆر دیارە زۆر بە ژیریەوە حسابەکەن کە نێنە سەر خیابانوانە، بەڵام بە شێوەهای تر ئەگەر ئێمە معیارەکەمان تەنها سەر خیابان نەبێ بە شێوەهای تر خەبات هەر هەیە. مەسەلەن ئێمە خەباتێکی ژیریەکی زۆر ئاشکراماندی لە سەردەشت ئەو هونەرمەندانە ئەو مەسەلەی قەندیلیان کە خوێندەوە ئەو هەموو هونەرمەند و شاعر و نووسەرە کە حتا جمهوری ئیسلامی و پەشۆکان لە ماوەیەکی کورتە هەرێکی شتەیەکی زۆر ناشیرینیان لێ دروستکاوەوەوانە. خەڵک ئەزانن لەکەیە چۆن بجوڵنەوە. بەو دەلیلە من پێم وایە بەو هۆیەوە من پێم وایە شۆڕشەکە هەر هەیە، چون کۆماری ئیسلامی لە سەرکارە، مادامێ کۆماری ئیسلامی لە سەرکار بێ هیچ یەک لەم کێشانە چارەسەر ناکرێ بەرک و قوڵتر ئەبێتەوە و خەڵک ئەوەیان بە تەجروبە زانیوە. ئەلان دژایەتی لەگەڵ جمهوری ئیسلامی زۆر زیاتر بووە، کێشە لەگەڵ جمهوری ئیسلامی زۆر زیاتر بووە، مخالفینی جمهوری ئیسلامی زۆر زیاترن لە پێشوو، ئەوانەی کە جمهوری ئیسلامیان قبوڵە زۆر زیاترن لە پێشوو. تەنانەت ئەو کەسانێکی کە لەگەڵ جمهوری ئیسلامی بوون یا بە دەلیلی ڕانتێک هەیەە بەهرەیەکی ماڵی کە هەیەە یا بە دەلیلی ئیدئۆلۆژیک ئەوانیشە هاتن بەعزە حسابێ بۆ خۆیانەکەن. ئەو گزارشانەی لە کانادا لەم لەولا بڵاوە بێتۆ بەشێک لەمانە هەرێکیانن خەریکن ئەزانن ئەم ڕژیمە نامێنێتۆ بە جۆرێک پوڵ و سەرمایی خۆیان ببنە دەرۆ ڕێگەیەک بدۆزنەوە کە بڕۆنەوەوانە. خودی ئەم خەڵکە تەنانەت نزیکەکانی کۆماری ئیسلامی ئەزانێ ئەوانە هەموو شعارە جمهوری ئیسلامیە، هەموو دیان نیشانەدا قەڵپە نیشانەدا، بەڵام ناتوانێت گاز بگرێ. ئەلان مەسەلەن ئەگەرێوە تەوەجه فەرمونون 2 ڕۆژ دوعایانە کرد ئیسرائیل بڕوخێت، ئیسرائیل نەمیر. یعنی تۆ کە استراتژیەکەت ئەوە بوو ئیسرائیل لە ماوەیەکی کورت هاتیابچێ، ئێستا خەڵک ئێری دوعا بکەن بە دوعا ئیسرائیل بڕوخێ. ئەمە خۆ لازم نییە مخالفەکەی بیبینێت، دۆستەکەیشی ئەیبینێ، لایەنگرەکەیشی ئەیبینێ. بەو هۆیەوە من پێم وایە ئەو شۆڕشە ماوە، بەڵام بە شێوەی خۆی درێژە. هەروەکو شۆڕشی ژینا هیچ کەسی خەبەر نەکرد من دێم، شۆڕشی دواتریش بزوتنەوەی دواتریش کەسێک خەبەر ناکات، وەکو شتێک لە گۆشەیەکەوە خۆی نیشانەدا. ئەساسەن سرشت و خەسڵەتی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە وای ئەوە تەنها خاسی کوردستان نییە، خاسی ئێران نییە، ئێمە لە وڵاتای ئوروپای شەرقی دیمان، ئێمە لە دنیای عەرەبا دیمان، ئێمە لە هەموو شوێنەکەڵێن خەبەرت ناکات، نە دۆست خەبەرەکان نە دوشمن، نە جمهوری ئیسلامی بە هەموو ئەو ئیطلاعاتەوە کە هەیەتی ئاگدار ئەبێ، نە خەڵکەکەیش خۆی ئەوانەی کە مەسەلەن چاودێرێکی زۆر جدی سیاسین، ئەوانش حتا تەنانەت حزبێکی سیاسیش نتوانێت ئەو جۆرەی کە پێویستە بیخوێنێتەوە. ئەوەیە ئێمە فقط سەتح ئەبینین، وەکو دەریایەک وایە ئێمە سەتحەکە بینین، بەڵام لە بنەوە چون کێشەکان قوڵتر بووە، ناومیدی زیاتر بووە. من بەوە تەواوی کەم ئەلان خەبەر هەیە تەنانەت کەسانێک کە وەزعی ماڵیان چاکە، وەزعی ماڵیان چاکە لە باری ماڵیەوە چ لە کوردستان چ لە دەرۆ، ئەوانیش خەریکن بەنەو ئەفکرێ بۆ خۆیانکەن کە چۆن تەنانەت ئەوانەیە کە لەگەڵ حکوومەت نین هیوا بە ئەوەی کە کۆماری ئیسلامی بتوانێت مشکلێک حەلکە لە هەموو وەختێک کەمترە، لە هەموو وەختێک کەمترە، تەنانەت لە ناو خۆیانە، خۆشیان پیان وایە کە ئەو مشکل و کێشانە ناتوانن حەلکەن. بەو دەلیلە من پێم وایە زەمینەهای ئەو شۆڕشە هەر هەیە و مادامێ جواو نەدرێتەوە زینووە. کاک محەممەد، پێتاوانیە لە دوای ئەم 1 ساڵش خەڵک زۆر ئەم هەم هاودڵترە و هاوانگترە و یەکگرتووتر و زۆر وشیارتریشە ئاماژەت بەم بڵێنم کارە ئیجباریە کە بە هونەرمەندانی کرد، ئەو پێی وا بوو بۆ پیلانەی شکۆی ئەم هونەرمەندانە بشکنە، بەڵام خەڵک زۆر بە جوانی دەستی ڕژیمی خوێندوێتەوە
و پلانەکانی ئەزانێ ئێوە پێتاوان نییە لە دوای ئەم شۆڕشە خەڵک زۆر هاوسۆسترن لە چاوجاران خەڵک ئەوڵەن بە ئەزمونترن کاکەمیر خەڵک بە تەجروبەترن ساڵێک خەبات بوو ساڵ و وردەیەک خەبات بوو لەو شەقامەکانە زۆر کەستوانیان بەهۆی ئەم سوسیال میدیاوە بەهۆی ئەو ئەسڵان نێتوۆرک و شەبەکەی کۆمەڵایەتی و ئیجتماعیانەکە هەیە ئاگداری یەکتر بن ئێستا بۆ لاوێکە لە سەقزە لە بۆکانە لە سنەیە لە دیوان دەرەیە نەتەنها دەزانێت لە کوردستان و ئێرانە چیە بزەرێ دەتوانێت بزانێت لە هەموو وڵاتهای پێشکەوتوچی ئەو بزەرێ و خۆی لەگەڵ ئەوانە مقایسەکە خۆی چی هەیە ئەوان چیان هەیە ئەوانە ئەمن پێم وایە خەڵک بە تەجروبەترن بە ئەزمونترن تەنانەت ئەو ئۆپۆزیسیۆنەیش چون ئەگەر ئێوە لە بیرتان بێ ڕەسانەهایەکی خەبەری بە تایبەت لە هی فارسی زوانە هەرێکی بوو بڵێ ئەوە خێرا ئەڕوخێ ئێمە دینە سەرکار ئەمان ئەڕۆن سپای پاسداران ڕاگرین ئەرتەش ڕاگرین و بە تایبەت خراپکاری سەڵتەنەت تەڵەبەکان ئەو سەڵتەنەت تەڵەبە ئێفراتیانەکە زەربەیەکی قورسیان لە شۆڕشی ژینە داوەوانە خەڵک ئێستا ئەزانن لە واقعە ئەمانە بەکێ باوەڕکەن بەکێ نەکەن لەسەر کێکەمێ بیرکەنەوە لەسەر کێ بڕێ بیر نەکەن و چۆن بە خۆیان ئومیدوار بن شتێک بە ناوی پیرۆزیەکی کۆتای یەک ڕۆژە و یەک مانگە و دوو مانگە ئەوە فریوێکی تەبلیغاتیە مادامێک کە خۆیان یەک نەگرن مادامێک کە خەڵکەکە یەک نەگرن ڕێکخراوەهای کرێکاری نێنەمەیان ژینگەکان ژینگە پارێزەکان پێکەوە ارتباط نەگرن ژنان زیاتر نێن شارە گەورەکان زیاتر نێت ئازەربایجان نێت شوێنەکانی تر نێ ئیمکانی نییە کە بتوانن کۆماری ئیسلامی بڕوخێن و وەزعیەتێکی چاکتر پێش بێنن بەڵێ کاگاکۆ بابێنە سەر ئەم بابەتەی پیلانەکانی کۆماری ئیسلامی لە دژی حیزبەکانی کوردستان تا ئێستا چۆن بووە ئێمە شاهیدی هیچ ئاڵوگۆڕێکی بەرچاو هەین لە سیاست و بڵین تاکتیکەکانی ڕژیم کۆماری ئیسلامی دوای گەشەسەندنی خەباتی مەدەنی لە ناو کۆمەڵگای کوردستان بەواقع زۆر هەوڵی داوە فشاری هێناوە کە بیەوێت ئەو خەباتە مەدەنی کە لە ناو خۆی کۆمەڵگای کوردستان هەیە سەرکوبی کات لە وەڵام بە پرسیارەکەی پێشوە کە باسی کوردستانمان کرد باسی هێرش بۆ سەر NGOهای ژینگە پارێزمان کرد باز بۆ سەر دەست بەسەرکردنی هەڵسەڵاوانی بزوتنەوەی کرێکاریمان کرد تا لەم ڕۆژانەیە هاجەری سعیدی و عوسمانی ئیسماعیلی و چەندین دانە ئەوان بە مەزیندان مەحکوم کراون بە ئیتهاماتی واهی نسبەت دراونەتەوە بە ئەحزابی سیاسی کەسێک کە مدافعی خوێندن بە زمانی دایکیە کەسێک کە مدافعی ژینگەیە کەسێک کە مدافعی مافی مناڵە کەسێک کە مدافعی بیمەی بێکاری و مخالفی ئەو شرایەتەیە کە ئێستا بەسەر چینی کرێکار لە ئێرانە هەیە ئەو فشارەکە هەیە نسبەتیانە دەن بەلایەنە سیاسیەکانەوە دیارە لە سەرکوبکردن لە ناوخۆوە دەستی نەپاراستووە بەڵام بۆی نەچوەتە پێش ئەو تەواوی ئەو خەباتە مەدەنیە کە لە کوردستان گەشەی سندووە بە حیزبە نارەکانی خۆی و بە تایبەت ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات نسبەت دەدا و پێی وایە کە ئەگەر ئەمانە سەرکوب بکەن ئەگەر ئەمانە لە بین بەرن بنکە و بارەگاکانیان تەحتیلکەن دەتوانن بە شێوەیەک ئەو خەباتە مەدەنیە کە لە ناوخۆی کوردستانە هەیە سەرکوبی کەن سەرکوتی کەن و لە بتوانن هەت بەشێک لەو سیاستانی کە هەمە باسی کرد لە پرسیارەکەی پێشوە فقط سیاسەتی سەرکوب باتە پێشون وەڵامی بەخواستەکانی خەڵک نیە خەڵک ناڕازیە بە نظری من شۆڕشی ژینا درێژەی هەیە شێوازەکەی گۆڕدراوە ئێستا ئەگەر لەسەر شەقام نییە لە شوێنهای تر لە مەکانهای تر لە بۆنەکانی تر هونەرمەندانێکن ژینگە پارێزانێکن بۆیەکە ئەو خەباتە بەردەوام هەروەکوتم لە کوردستان جغرافیایەکی حیزبیەوە و پێی وایە کە لەو ڕێگایەوە بۆ بتوانێت ئەو خەباتە لە بینبەرە لە ناوخۆ هێرش کاتە سەر حیزبەکان کە ڕەهنموو دەدەن خەتە دەنەوە پێی وایە بەشێک لەوە کارەکانیەوەیە جگە لەوەش مەسەلەی نیشتەجێبوونی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بۆ هیچ کام لە داگیرکەرانی کوردستان چ بۆ تورکیا چ بۆ ئێران قابلی قبول نییە قابلی تەحمل نییە وایانەوێ بە هەر شێوەیەک ئەتوانن و لە دەسەڵاتیانەیە
هەیمەنەی ئەم چوارشێوەیە بە هەموو ئیشکالات و نەغدێک و ڕەخنەیە کە پێیان واردە هەیمەنەی بشێنن و پێیان بڵێن کە ئێوە خاوەنی نەدەسەڵاتن نەهرێمن وەنە تەواوی ئەم پارلەمان و حکوومەت و حیزبانەی کە لێرن لە ماهیەتی خۆیان خاڵی کاتەوە بێردە شایان بکە بۆیە کە هێرش بۆ سەر حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات لەلایەن کۆماری ئیسلامی و پیلانەکانی کە دژیم لایەنانەی گێڕێت لەو ڕاستایە پستا خەبات لە کوردستان بەردەوام بێ هەتا خەباتی مەدەنی لە کوردستان درێژەی هەبێ هەتا ئەم قەوارە لە هەرێمە بمێنێت پیلانەکانی وڵاتانی داگیرکەری کوردستان دش بە حیزبەکان لە جێ خۆی باقیە من شێوازەکان یەگۆڕ دەبێت ڕۆژێک بۆمبارانیانەکەن پاپادیان لێدن ڕۆژێک ترۆریانەکەن ڕۆژێک فشارێنن بە حکوومەتی هەرێم لە ڕێگەهای جۆرا و جۆرەوە لە ڕێگای حکوومەتی مرکزی عێراقەوە کە بنکەوبارەکەەکانیان پێدا بخەن شێوازەکان بەڵام هیچ کامێکیان دلیل بەرەوە نییە کە ئەو دانەیە ئەگەر نەخشەکانی لابات بۆ نمونە ئەگەر ئێستا فشارێناوەکە و بنکەوبارەکانە چۆڵ بکەن و بچنە شوێنی تریا کەمپ و یا مەدەنیان کەن لە چەکدایان ماڵن دلیل بەرەوە نییە چیتر ترۆر ناکات هەر لەم ڕۆژانەیە بینیتان کە لە هەولێر وەکیلێک کە لەوێنی شەجێ و مسلحیش نییە و چێکیشی پێ نییە ترۆر کراوە پێشتریش کاری ترۆر وە ئێمە وەلایەنە سیاسیەکانیش چەندین پیلانی تری هاوشێوەی کۆماری ئیسلامیان پوشەڵ کردوەوە کەسەکان شناسایی کردووە و ئەگەر هاوکاریەکە لە نێوان لایەنە سیاسیەکان نەبووە لەوانەیە کۆماری ئیسلامی بیتوانێت لەو کلێنەی استفادە بکەوە زەربەی کاری بۆشێن بەشێک لە پیلانەکانی کۆماری ئیسلامی هێشتا کەش تیرۆر و ڕفاندنە و ئەگەری بۆمباران و پابات بارانکردنی ئەم بارەگانەش هێشتا لە جێ خۆیەتی بۆیە پیلانەکانی کۆماری ئیسلامی بۆ دوو هۆکارێککە پێشتر باسم کرد لە جێگەی خۆیەتی کەماکان درێژەی پێدا فشارەکان بۆ سەر حکوومەتی هەرێم کەماکان باقیە مەسەلەی ترۆری خۆیەتی مەسەلەی بۆمباران هەر هێشتا یەکێک لە ئەگەرەکانی کۆماری ئیسلامیە هیچ پەیوەندی بەو خەباتەوەیەکە لە ناو خۆیە خەبات گەشە بسێنێ پلانەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان بۆ تایبەت بۆ حیزبەکانی خۆی گەشە ئەسێنێت بە کورتی وەڵام بۆ پرسیارەوەیە بەڵێ دژمنایەتی و پیلانگێڕی کۆماری ئیسلامی دژ بە حیزبە نەیارەکانی خۆی هەر وەکو ڕابردوو بە هەموو شێوازێک کە بۆ ئیمکان پەزیر بێت لە جێ خۆیەتی و کەماکان درێژی پێدا زۆر باشە کاک محەممەد ئێمە پرسیارێکمان بۆ هاتووە شەوگار لە کەڵاتەرزان باسی وەزەتی ژنانی کردووە دەڵێ ئەم هەفتەی ڕابردوو یارە 25 نوام باسی توندوتیژی دش بە ژنانی کرد دەڵێ لە ژنان توندوتیژی بۆ سەر ژنان زۆر زیاتر بووە خۆتان باشە زانن لەلایەکەوە باوک و لەلایەکەوە هاوسەر و برا و کۆمەلگا فرە لە ئێران نابەرابەر و لە محیتی قەرارمان گرتووە کە ئیسلامێکی زۆر تونندرە و حاکمە ئەگەر دەکرێت لە میوانانی بەرنامە بپرسن لەسەرمە قسە بکەن کە دەبێت چی بکرێت چون پرسیارەکەی منیشە لەسەر ئەوەیە کاک محەممەد ژنان ولاوان خۆتان ئاگادارن دوو کۆڵەکەی بزوتنەوەی ژی نابوون ئێستا وەزیەتی ئەمدوانە چۆن نەبیننەوە وەزعیەتەکە باش نییە ئەگەر لە ئینسان هەرکی بجواوەکە لە یەک کەلیمە ئاباتەوە بۆچی باش نییە لە ژنان و دەسی پێ بکەینەوەوانە ئەلان بەشێکی بەرچاو تەنانەتە و ئامار و ئەرقامەکە هەیە ئەوانەی کە خوێندەواری زانکۆن و کچن و ژن و ئەوانە کە تەواویان ئەوێ زۆر زیاترن بەڵام ڕادەی دامەرزان و بێکاری لە ناویانە هەر یەکجار لەسەرەوەی بەنسبەتی ئەو بێکاریە زۆرێش کە لە ناو پیاوانە هەیەوە نەتەنها بۆ شارە گەورەکان شارە چکۆلەکان بە تایبەت شوێن هەیە وەکو کوردستان و ئەوانە ئیمکانی کار هەر زۆر کەمە بەشی خصوصی زۆر چکۆلانینەیە بەشی دەوڵەتیش دامەرزانن بە 1001 شت پەیوەندی ئات ئەو گزینشە لە واقع بە نوعی کاری ئیطلاعاتی جمهوری ئیسلامی ئەکات هەموو کەسێکدا نامەزرێنێ کەسانێکی تایبەتیدا ئامەزرێنێوانە ئەوەیە کە لە وەزعی لاوانە هیوا زۆر کەمە هیوا بەوەکە بتوانن ساحەبی ماڵ بن بتوانن ژیان تەشکیل بدەن بتوانن قەرزەکانیان بنەوە بتوانن لە کەش و هەوایەکی ئارامە ژیان ببنە سەر ئازادیان بێ
انتخابیان بێ وەکو جوانانی وەکو لاوانی ئەو وڵاتە پێشکەوتوانە بتوانن سەفەرکەن تەنانەت شتە زۆر سەرەتاییەکان دکتوریان بێ دەرمانیان بێ دەستڕستیان بە ماڵێکی و مەسکەنێکی مناسبەوە بێەوەوانە بیمەیەکیان بێەوەوانە ئەوەیە وەزعی لاوان لەولاوە زۆر خراپە لەولاوە کۆماری ئیسلامی ئەوە ئامار و ئەرقامە دیسانەوە کاک ئەمیر اعتیاد ئەو نەزۆر بووە ئەڵێن دوای نەوت و گاز یەکێ لە گەورەترین تجارەت‌های ئێران مەسەلەی ئاعتیادە ئەو ئاعتیادە تەنها بۆ سادرکردن نییە بۆ ناردن بۆ دەرەوە بەشێکیشی لە ناو خۆیە اقتصاددانێک هاتە لە ناو ئێران و قساکات دەڵێ پیاکردنی مەوادی مخدر لە پیاکردنی نان و ئاو ئاسانترە لە شارە گەورەکانە دەڵێ سوبسیدی هەیە دەی وەختێک کار نییە ئومید نییە ژیان نییە ئازادی نییە لەسەر تۆسکاڵی قژی بەدەرەوە بێت ئەو هەموو کێشە و ئینسانانە کوژن معلومە ئەو مشکلاتی ڕۆحیە پێش دێ معلومە ئاشکرایە کە مەسلەی ئاعتیاد و ئەو کێشە کۆمەڵایەتیانە پەرهاسێنێ ئەگەر من هەرەکەم بێ تماشا بکەم تەنها باری نەگەتیڤ نییە یعنی بێکاری نییە ئاعتیاد نییە خەمۆکی نییە هەموو ئەوانە هەیە بەڵام لەلایەکی تریشەوە ئومید لە ناو بەشێکا بە تەغیر ئومید بە خەبات ئومید بە دنیایەک کە کۆماری ئیسلامی لەسەر کار نەبێ هیوا بەوە کە ڕۆژێک ئەم ڕژیمە ئەڕوا وەژیان بەرەو باشی ئەڕوات ئێمە ئەوەن لە ناو ژنانە لە زیندانەکانە تەنانەت ئەیبینین لە خیابانەکانە ئەیبینین لە شارە گەورەکانە ئەیبینین ئەلان بۆ خۆیان ئەڵێن لە شارە گەورەکانە 60-70% خەڵک ڕووسەری بەسەرەوە نییە ئەو حجابە ڕعایەت ناکات لە کوردستان بە خۆشیەوە هەر وەزیەتەکە لە پێشی شاجۆرێکی تر بووەوانە ئەوەیە کە ژیانی جوان ژیانی کچان بەو ئاپارتایدی جنسیەتیە کە هەیە نەتوانێت سەفەرکە نەتوانێت حقوقی بەرابەری بێ نەتوانێت دابمەرزێ ئەمانە کێشەهایەکە لە دنیای ئەمڕۆ وڵاتانێکی زۆر لەگەڵ ئەو کێشە ڕووبەڕبوونین تەنها لەگەڵ داعش و تاڵەبان و چەند شوێنی ئاوا ئەتوانی بەراوردکەی کە خەڵک ئاوا بێت یعنی خەڵک نەتوانێت بە ئشتیای خۆی لەگەڵ دۆستەکەی بچێتە دەرەوە خەڵک نەتوانێت سەفەرکە خەڵک نەتوانێت پاسپۆرتی بێ خەڵک نەتوانێت ماڵی بێ ژیانی بێکاری بێەوەوانە ئەوەیە ئەو بەشەی ژنان کە دیارە ئێمە ئەیبینین چه ئاپارتایدێکی جنسیەتی و چه هەڵاواردنێک هەیە بۆ لاوەکانی وایە ئەوە یەکێکیش لەو شۆڕشی ژینە واقعاً بۆەوە ئەمە سەفحەیەکی تازە بکەینەوە وەزعیەتێکی تازە پێک بێ کە ئەو ژنانە لە یەکسانی کامڵە لە بەرابەری کامڵە لەگەڵ پیاوە بن کێشەکەیش تەنها ئەو بینەری بەڕێزە بە دروستی ئشارەی کردووە تەنها حکوومەت نییە ئێمە لە کۆمەلگایەکی پیاو سالارین پیاو دەیبڕێتەوە لە ناو بنەماڵیشا ئەوە هەیە لە ناو خۆشکوبرایشا ئەوە هەیە لە شوێنی کاریشا هەیە لە خیابانیشا ئەیبینی ئەو حکوومەتە 44-5 ساڵ پرسەتی بووە بە تەبلیغات بە میدیا بە خوێندن بە پەروەردە بە دامەرزانن بە نەوعی فەرهەنگەکەی خۆی دواکەوتوەکەی خۆی بباتە ناو خەڵک و بەشێ لەو خەڵکە بەداخەوە تحتی تەسیری چ کۆماری ئیسلامی بوو بێ چ نەریتی و کولتوری کۆن بوو بێ و چه فعالیەتی هێزە ئیسلامی دواکەوتوەکان بووە هێزە مرتەجعەکان بوو بێ ژنان بەرابەری پیاودانانێ تەنانەت تماشای دایکی خۆیان تماشای خۆشکی خۆیان تماشای هاوسەرەکەی خۆیان وا ناکەن دەڵێن کەمترن زەعیفترن ئەمن پێم وایە شۆڕشی ژینان نیشانیدا ئەگەر ژنان لە پیاوان قەویتر بەهێزتر ژیرتر نەبن بە هیچ جۆرێک لەگەڵ پیاوان لە هیچ بوارێکا کەم نایێرن. بڵێ کاگەکۆ ئەڵبەت دوو بینەرمان پرسیاریان نردووە من لێرە حتمما دوایان پرسیاری کە لە کاگاکۆ هەپرسم حتمما دوو پرسیارش دێن مەسەر باس بۆ میوانانی وەڕێز کاگاکۆ سیاسەتەکانی ڕژیم لە شارەکانی کوردستان دژ بە بزوتنەوەی ژینە چین ئێستا چەندە سەرکەوتوو و چەندە شکەست خواردوو بووە سیاسەتەکانی سیاسەتی سەرکوبە بە کورتی بڵم شکستی خواردووە نمونونەکانیشی
هێرشەکەنە سەر ئەنجومەنی چیا لە مەریوان، هێرشەکەنە سەر باقی ژینگە پارێزان لە بانە، لە بۆکان، لە سەقەس دەست بەسەریانەکەن ئەیان خەنە زیندان. بەڵام دوای ئەوە لە هەڵمەتێکی گشتی لە ناو کوردستان هەموو ئەنجومەنەکان بڕیارەدەن کە بچن لە چیاکان و لە داوێنی تەبیعەتە بەڕوودا بچین. کۆماری ئیسلامی بە بیانوی هێرش بۆ سەر پژاک کۆساڵانەکە بە کۆڵەکەیەک لە خەڵوس. بەڵام دوای ئەوە ژینگە پارێزان ئەچن ئاوەدان یەکەنەوە و هەوڵەوەیە کە جارێکی تر داربڕوەکان بچێنەوە و بە ناوی ئەوەی کە کوردستان سەرسەوزکەن لە بۆکان و لە سنە و لە بانەوە ئەچن لە هاوکاری ئەنجومەنی چیای مەریوانەکەن بچن جارێکی تر ئەو شوێنانەی کە سوتاون ئاویاری بکەنەوە، چاکی بکەنەوە و مەجال بۆ دووبارە ڕوانەوەی دار و درەختی ئەو ناوە بدەنەوە. سیاسەتی کۆماری ئیسلامی و ژینگەکەی نابوتکە، ژینگە پارێزان دەست بەسەرکە، بەڵام ژینگە پارێزان کۆڵ نادەن و ئەواکە. هونەرمەندان دێن ئەوەی کە کاحەمە باسی کرد، سرۆ دەخوێنن لە قەندیلی سەر بەرزەوە و لە دەوریە کۆبنەوە ناوی یادی هونەرمەندێکی کە خۆشیانەوێت و بەشێک بووە لە بیرەوەریەکانیان لە شۆڕەشان نەخشی بووە بیکەنەوە، دوایەوە فشاریان بۆ هێنن لە ژێر فشارە واداریانەکەن کە سرودیە ئیران خوێن و لە پشت بەردەم پەرچەمی کۆماری ئیسلامیە بە شێوەیەک نەدامەتیان پێ بڵێن. بەڵام ئەوەی کە کاحەمەوەتی خەڵک بە ئەزمون بووە، خەڵک گوشت بووە، کاردانەوەی خەڵک چی بوو؟ وتیان ئێمە لە پاڵ ئەو هونەرمەندانەین. ئەوە بۆ ئێمە گرنگە کە سەرەتا بەخواست و بە ئارەزوی خۆیان چۆن کۆبوونەوە ئەو سرودەیان خوێن. ئەوە بۆ ئێمە مەلاک نییە کە لە ژێر فشار و زەخت و زۆری کۆماری ئیسلامی ئەحساسی نەدامەت بکەن. ئەوانە هەر کەماکان ئەو هونەرمەندانن کە ڕۆژی ئەوە لە سەر دەست کۆبوونەوە ئەو سرودەیان خوێست بە هەمان ئەندازە سەربەرزن. ئەوە وەڵامی کۆمەڵانی خەڵک بووە لە کوردستان دژبەوە. هەڵسوڕاوێکی کرێکاری، هەڵسوڕاوێکی مافی منداڵان، هەڵسوڕاوێکی بزوتنەوەی ژنان دەست بەسەرێکرێت کاردانەوەی بەدواوە بێت، هاوپشتی باقی بزوتنەوەکانی بەدواوە بێت، هاوپشتی باقی هەڵسوڕاوە مەترەحەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تری بەدواوە بێت. دەنگی خۆیانە خەنە پاڵدەنگیان. دایکانی گیانبەخکردوانی شۆڕشی ژینە لە بۆکان لە دەوریە کۆ بنەوە، دایە شەریف و دایان دایکانی ئاوا ئەچنە لای و پەیامی هاودەنگی خۆیانیان بۆ نێرن، هەڕەشیان لێ کەنفشاریان بۆێنن بۆ بگرنەوە. بەڵام لە باقی شارەکانی ترەوە ئەچن لەو ماڵەدانیشن و یادەکەی ڕێز لێگرن بەیان نامە خوێندنەوە. ئەوانە نیشانەدات کە ئەو شۆڕشە زیندووە. کۆماری ئیسلامی لە کوردستانە بەنسبەت سیاسەتی سەرکوب ئەتوانێت بۆ ماوەیەک وەقفە ایجاد کا، بەڵام لە نەهایەتە سەریە درێ لەبەر. کوردستانی شۆڕژگەر بەو شتانە نە پاشەکشەیەکات، نە سەرکوب بکرێت و نە تووشی دڵەڕاوکێ و ترسە بێت. و من ئەگەر ئەوە بڵێن بە وەڵام بە کورتی وەڵامی ئەوە بدەمەوەیە کە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای پرسیارەکانی شاباسمان کرد سیاسەتی سەرکوب و سەرکوت و دژایەتیکردن و بەعزەن هەزینە سەرفکردن بەناو کاری فەرهەنگی لە جهەتی سیاسەتیگانی خۆیان لە کوردستانەکات، بنکەهای مەسەبی و ئاینی تەقویەتەکات، جەرایاناتی سەلەفی و دواکەوتو مرتەجع تەقویەتەکات، لەبانە زگەوتیان بۆ دانێت تەقویەتیانەکات، مسلحیانەکات، خانەقاکان و مزگەوتەکان نۆژەنەکاتەوانێ و مەترەحیانەکات، مەراسمیان بۆگرێت. بەڵام بیری ڕادیکاڵ و بیری سێکۆلار لە کوردستان بنبڕ نابێت و کەماکان ئەو بیرە تێکەڵاو بە بەرخودانە بە تێکەڵاو بە مقاومەتە لەگەڵ کۆماری ئیسلامی لە ناو هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و عمومی خەڵکی کوردستان پەنگەخوات. زۆر باشە کاک محەممەد، بابینە سەر ئەم وەزعەتی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە تایبەتەن ئەم شەڕی ئیسرائیل و حەماس این کاریگەریەکانی چی بووە و پێتان وایە شەڕی ئیسرائیل و حەماس کۆماری ئیسلامی کەس کردووە یا قازانجی بووە؟ ئەمن پێم وایە کۆماری ئیسلامی کەس بووە
و کۆماری ئیسلامی دووڕوویەکیشی دەرکەوت نەتەنها خەڵک ئەیزانی کە لەم بێسڵا نیرووە نیابەتیانە لەو هێزانەی کەوکۆی کردێتەوە بۆ شەڕەکە لە خۆی دوور ڕابگرێ. بەڵام ئێستا مەسەلەن یەکێک لە شەریکەکانی حماسە خەریکە تیاچێ پێشتر ئەیوە دەگەر وا بێت و ئەگەر زەعیف بێ و ئەگە ئێمە هێرشەکەین و دەست لەسەر ماشەیە و هەموو ئەوانە دروست لە جەنگەی ئەوە خامنەی دێ سخۆنڕانیەکات شتەیە کە تا ئێستا نەیوتووە لە 45 ساڵە ئیسلامیەکان دەڵێ با پرێ بە ئینتخابات. وەختێک ئەو پاشەکشاکات دروست لە وەختێکا کە شەڕەکە هەیە ئەگەر ئەلان کەسانێک لە ناو هێزەکانی ترا بێ لە ناو هەشتی شعبیا بێ لە ناو حیزبوڵڵا بێ لە ناو رووسیەکانی دیەمەنا بێ ئەبێ یەک پرسیار لە خۆی کات ئایا پێویستە بۆ حکوومەتێ من بڕۆم ئەو کارە بکەم کە لە ڕۆژێکا کە دەبێت یارمەتیم بدا 180 دەرەجە پشتم تێکات و تێوریشی بۆ دۆزێتەوە دەڵێ ئێمە بە خاتری هیچ وڵاتێکی تر و هیچ هێزێکی تر واردی شەڕ نابین. ئەی چۆنە پێش لەوە ئەو قسانت ناکرد؟ ئەی چۆنە ئەدوت ئەوە دنیا بێتە ئاژاوە دەست لەسەر ماشەیە ئیسرائیل وا لەکەین و وا لەکەین؟ من پێم وایە ئەو شەڕە نیشانیدا هێزێکی دواکەوتووی وەکو حماس ئەگەر دیارە چەک و یارمەتی لە کۆماری ئیسلامی وەرەگرێ بەڵام بە هەوای کۆماری ئیسلامی بچێتە شەڕێکەوە وەزعیەتەکە چۆنی بەسەردێ لە وەختی تەنگانە و چۆن کۆماری ئیسلامی پشتی خاڵیەکە. ئەمە ئێمە ئەمانزانی کۆماری ئیسلامی وایە ئەوانەی کە چاودێری سیاسین ئەوانەی کە لە ئێرانان ئەوانەی کە ڕۆژ تاشە و لەژێر زەخت و زۆری ئەو ڕژیمەیانە ناسی بەڵام ئەوانەیشی کە تەنانەت دۆستی بوون ئەوە کامڵەن دیارە ئیتر ئێستا لە چ موقعیەتێکە قەراری گرتووە بۆ ئەوە شەڕ لە خۆی دوورکەوێتەوە ڕۆژ تا ئەوارە ئەڵباسی ئەوەکە ئێمە ئاگدار نەبووین ئێمە نەمانزانی ئێمە بە خاتری وڵاتایی تر هێزەکانی تر واردی شەڕ نابین. ئەوە حیزبوڵڵای پەروار کردووە. بۆچی حیزبوڵڵا واردی شەڕەکە نابێت؟ بۆ خۆی وارد نابێ؟ بۆ لایەنەکانی تر وارد نابێ؟ هەرکی بوو بە قیمەتی وێرانکردنی فلستین غەزە نشانی بدات کە ئەوە مەسەلەن ئیسرائیل دشمنێکە و ئەوە پەیوەندی لەگەڵ وڵاتانی عەرەبیە نەچێتە پێشێوانە بەڵام کێ هینەکەیدا خەڵکی فلستین و ئابوورێزیەکەشی بۆ کێماوە بۆ کۆماری ئیسلامی. من پێم وایە کۆماری ئیسلامی دوای ئەو شەڕە لە موقعیەتێکی زۆر خراپترا قەراری گرتووە لە وەزعیەتێکی زۆر خراپە قەراری گرتووە کە خەڵک ئەزانن ئەم نەپی خۆشە واردی شەڕێک ببێ بە پێچەوانەی ئەو شعاران هەیە شعاری نابودی ئیسرائیل ئەدا درۆکات شعاری نابودی ئەمریکا ئەدا درۆکە شعاری شەڕ ئەدا درۆکە هەموو ئەوانە نە مخالفین ئەلان دۆستەکانی خۆشی ئەتوانن بزانن تەنانەت ئیمام جمعەکان یا ئەو کەسانەی هاتن دوو ڕۆژ دوعا دانێن لە ئێرانە بۆەوە ئیسرائیل بڕوخێ یعنی کەسێک لە ناویانە پەیان نابێ بڵێ ئەی تۆ قەرار نەبوو بە موشک ئیسرائیل تیا ببێ ئەی تۆ قەرار نەبوو بە تیارە ئیسرائیل تیا ببێ ئەی چۆن بە دوعای تیا بیت ئێستا بەرحاڵەگە کورتی کەمەوەوانە من پێم وایە دوای ئەو شەڕە کۆماری ئیسلامی نیشان درا کە ئەو هێزەی کە ئەڵێن نییە ئەو قودرەتەی کە ئەڵێن نییە تەواوی هێزەکەی بۆ سەرکوتی خەڵکی ناوە خەڵکێکە نەچێکی هەیە نەڕێکخراوە بۆ زندانیەکی سیاسیە بۆ ئەشکەنجەیە بۆ بردننی بازنشستەیەک و کەسێکی پیرە بۆ کرێکارێکە بۆ خەڵکی کوردستانە بۆ کۆڵبەرێکە بۆ سوختبەرێکی بلوچستانە تەواوی هێزەکەی هێزی سەرکوتە هیچی تر. زۆر باشە من ئەگەر بکرێت چەند پرسیارێک ماوە بۆ بینەرانیشمان چەند پرسیارێکیان نردوو بەڵام کاتەکەمان زۆر کەم ئەگەر بکرێت بە کورتی وەڵام بدرێتەوە کە بە هەمویان بگەین کاگاکۆ یەک پرسیارمان بواتوە لە بانەوە وسێتی حیزبە سیاسیەکان لە ئەوەڵی شۆڕشی ژیناوە باش دەرکەوتن بەڵام دواتر زۆر ناهەماهەنگ دەرکەوتن ئایا هیچ هەوڵێک درراوە کە یەکریزی حیزبە سیاسیەکانی کوردستان تەقویەت بکرێت؟ لە سەرەتای شۆڕشی ژینا تەسیری وەرگر لایەنە سیاسیەکان ئەوە بوو کە بانگەوازی هاوبەشیاندا داوای مانگرتنیان کرد بەڵام بەڵێ ناهەماهەنگی تیاوە دیار
مەسەلەوە بوو کە بێتعارف بڵێن چونکە ئەگەر واقعیەتەکان نڵێن بەرەو پێش ناچێت لایەنە سیاسیەکان پێیان وانە بوو یا ئامادەی ئەوە نەبوون کە جریانێک ئاوا بە بسعەتی شۆڕەشی ژینە لە کوردستان و لە گۆڕستانی ئایچی سەقل سەر هەڵەدا و پەراسێنێت هەموو مەرزەکان تێپەڕێنێت ئێران و تەنانەت لە پەرلەمانەکانی ئەوروپا و خیابانەکانی ئەوروپا شەگرێتەوانە بۆیە کە هیچ ئامادەگیەکیان نەبوو. ئێستاش لایەنە سیاسیەکان دەبێت بەو لێکدانەوانەی کە هەموو کەس دەزانێت بەو وەزیەتی کە ئێستا کۆمەڵگای ئێرانی دەخۆگرتووە بەو شرایەتی ئەقتصادی کە هەیەی بەو وەزیەتی کە هێرشە کاتە سەر هەموو خواست و ویستێکی کۆمەلگا چ بە کرێکار و چ بە قشری شاغڵی ناو کۆمەلگا بەبانشەسەوە بگرە هەتا ژنان و لاوان و سەرکوت بەشێکی گیانەکراوە لە کۆماری ئیسلامیە خەڵکی ئێران تا ئاستێک دەتوانێتەوە تەحمل کات وە چیتر بە باوەڕی هەموو کەس ئێران بۆشکەیەک لە باروتە لەوانەیە جارێکی تر بتەقێتەوە ئاگر بگرێت و کۆماری ئیسلامی تێکەڵ پێچێت ئەبێ لایەنە سیاسیەکانی بەتایبەت کوردستان بۆ خۆیان ئامادەکەن. ئامادەگیکە چییە؟ دانیشتن بکەن، یەکترین ببینن لێکدانەوەکانیان و تاکتیک و استراتیژیەکانیان لێک نزیککەنەوە بۆی کە بە بەرنامە بن بۆ داهاتوو. تەنیا بە چوارچێوەی ئیتلاعیەدان و بەیانیەدان و ئەوانە ئیکتفا نەکەن. دەبێت لایەنە سیاسیەکان جیاوازیەکانیان لە بەرنامە دانێن بۆ دوای چوونە ناو کۆمەلگا. ئەو وەختێکە من نەتوانم بڵم بۆ نمونە لەسەر مەسەلەی ئابووری ئەو خواسەم هەیە لەسەر مەسەلەی تەحسیل و بێداش و دەرمان و بەرنامەی من ئاوایە بۆ مەسەلەی ژنان تەرحی من ئاوایە وەختێک خرێت و هینی قزاوەتی خەڵک. بەڵام لە ئێستادا بە هەر هۆکارێک کۆوانی کە باسی دەکەی هیچ هەنگاوێکی وەڵگیراوە؟ بەڵێ لەلایەنەکەم ئێستا کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی سیاسی ئەوانەی مەترەحن نامەیەکیان نردووە بۆ هەموو لایەنە سیاسەکانەوە داوایان کردووە کە لێک نزیک ببنەوە. زۆر کەسیش ئاگاداریەوە ئێمە نازانم لە هەرحاڵ لایەنە سیاسیەکانی تر هەڵوێستیان چۆن دەبێت چی دەکەن، بەڵام ئێمە وەکو کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران هەنگاومان بۆ هەڵگرتووە هەڵیشی ئەگرین چونکە زەرورەتە و ئەو زەرورەتە ئێمە حسمان کردووە پێمان وایە ئەوە وابێت نەکرد لە بەخاتی ئەگەری ئینقلابی یا پێویستێکی ناو کۆمەلگا تەنانەت بۆ حفزومانەوەی خۆشمان لە ئەم چوارچێوەیە کە ئێستا خەریکین هەڵسوڕاوەکەین بڵکە و بارەگامان هەیە و بۆ دژایەتیکردن لەگەڵ ئەو پیلانانەی کە پێشتر باسم کرد کە کۆماری ئیسلامی هەیەی بەنسبەت لایەنە سیاسیەکان ئەبێت لێک نزیکتر بین، ئەبێ هەڵوێستەکانمان لێک نزیکتر بێتەوانێ، ئەبێت کاردانەوەکانمان بەرامبەر بە سەرکوتەکانی کۆماری ئیسلامی لێک نزیک بێتەوە. من تاو جێگەی بە کۆمەڵە بگەڕێتەوە بە دڵی ئاوەڵاوە و بەنا بەو زەرورەتە کە هەیەی پێشوازی کردووە لەوە دانیشتنمان بۆ هەردوێنە و پێرەکە لە ڕاگەیانەکانمانە هاتووە هەیەتێکمان لەگەڵ حیزب دموکرات دانیشتووە پێشتر لەگەڵ جەرایاناتی سیاسی دانیشتوین لە بواری ئەمنیەتیەوە زۆر لە یەک نزیکی ناوەندێکی ئەمنیەتی هاوبەشمانەیە کە بۆ کردەوەکانی کۆماری ئیسلامی و دشکردەوەمان هەبێت پێک و هاواهەنگ بین ئەوانە هەمووی هەنگاوایەکن بەڵام کافی نییە بێت زیاتر بکرێت. چگە لەوەش کاگەمیر با من لێرە بڵێم پێشتر باسی لێکراوە لایەنە سیاسەکانی خۆشمان دەبێ واقعبینانەتر ئێستای کۆمەلگای ئێران و کوردستان ببینین و هەڵوێستەکانمان لەو چوارچێوە کلیشەیانەی کە پێشتر هەبووە بێتە سەر ئەمریکا، ئەبێ گەنجانی کۆمەلگا بناسین، حەز و ئارزوەکانیان بناسین، ئەبێ بزانین کە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکە تەحولی پیاکەوە و ئەگەر ئێمە لایەنە سیاسیەکان تەحول پیانەکەین بە ڕۆژ نەبینەوە دڵنیا بن کە لە ئێستای کۆمەلگا دواکەون و هەرچی ئەگەر ئەماڵێن کۆمەلگای کوردستان حیزبیە حیزبەکانی خۆیان خۆشەوێت ئەگەر بە ڕۆژ نەبینەوە لەگەڵ خواستی ویست و ئارزوەکانی ئەوان
ئەگەر سیاسەتی واقع بینانە و پێ لەسەر عەرزمان بەنسبەت ئێستای کۆمەڵگای کوردستان نەبێت لەگەڵ ئەم شرایەتە و تازەوە کە هاتووەتە پێشەوانێ فاصلەیەک ئەکەوێتە نێوان خەڵک و لایەنە سیاسیەکان بەتایبەت لە کوردستان کە قازانجەکەی ئەچێتە گیرفانی کۆماری ئیسلامی. زۆر باشە، ئەمە کاتمان کەمە دووبارە داهۆی لێبوردن دەکەم ئەگەر دەکرێت کەمە بە کورتی. کاک محەممەد بینەرێکمان لە سنەوە پرسیارێکی نردووە بە ناوی هیوا. کاک محەممەد دیارە ئاماژەی پێکردووە سەرڕای ئەوەی کە هەموو ئەو شتانی کە پێشتر دەیکۆت دەبێت ئیسرائیل مەحو بێت و هەموو ئەو قسانی وە درۆ کەوتۆتە وەلان دەڵێ ئەو قسانەمان نەکردووە. پرسیارەکەی ئەوەیە ئایا ئێران واردی شەڕ لەگەڵ ئیسرائیل دەبێت؟ من پێم وانە ئێران نە ئەو توانای نظامی بێ نە هەرەکی بێ و نە واردیش ئەبێت بە باوەڕی من مەگەر لە سیاسەتە دقەتی ڕاضی ناتوانانی هیچ شتێک پێشبینیکەی حتمما هیچ شەڕێک وانە بڵێ 100% ئەو شەڕە پێش ئەدێ، بەڵام هەموو شەواهد و قەرائین ئەوە نیشانەدا کە کۆماری ئیسلامی تبلیغاتەکە ئەوە تەنانەت هەموو کەسێک زانێ خۆ ئەتوانێت موشک مەسەلەن بنێرێ بەملا و بەولا، بەڵام موشک بۆ جێهایە کە نێرێ کە تەلەفاتی نەبێ حتا بە حیزب الله یا بەو هێزانەی کە لەگەڵیەتی یا لە عێراقا بە هەشتی شعبی ئەو هەموو موشک و شتانە بینێ هەتا ئێستا چەندانە سەربازی ئەمریکای مەسەلەن توانیوە بکوژێت یا چەندانی بریندار کردووە یا تەنانەت بۆ ئیسرائیل چەندێکی ناردووە ئەوانە ئەتوانێت زەرباتێک ببەشێنێ بەڵام نایبەشێنێ. ئەوە هەم ئەمریکا زانێ هەم ئیسرائیل دەزانێ هەم هەموو دەوڵەتەکان. ئەو شتەی کە خەڵک نازانێ و خەڵک دەبێ بیزانێ ئەوەیە کە ئەوەی کە کۆماری ئیسلامی باسی ئەکا تەبلیغاتە، ئەوەی کۆماری ئیسلامی باسیەکە لەسەرۆ تەبلیغاتە، هەڕەشەیە، لەژێرۆ مەعامڵەیە، لەژێرۆ بۆ ئەوە داواکە کە ڕابچەی لەگەڵ بگرن، پوڵی پێبن، پوڵەکەی بۆ ئازادکەن، ئەو کارانە ناکە، پەیام ئەنێرێت چەپ و ڕاست لەگەڵ ئەموو ئەمن پێم وانە واردی شەڕ ئەبێت و توانیشی ئەوە نییە ئەو لە ناوە کڵۆڵە ئەو هێزەی کە هەیەتی هەرو هێزەیە کە بۆ سەرکوت بەکاری ئێنێت. ئەوە تەسەورکەن فقط من بەوە تەواویکەم وەختی شەڕی ئێران و عێراق بوو بەشێک لە خەڵکەکە یا بەشێک لە هێزە نظامیەکان بەرحەڵ لەباری ئیدئۆلۆژی کۆمە جمهوری ئیسلامی هێشتا وابەستە بوون، بەڵام ئێستا واقعاً چەند دەرسەدی خەڵکی ئێران حاضرە بۆ جمهوری ئیسلامی شەڕکات؟ ئەکسەریەتی قەریبە ئیتفاقی خەڵکی ئێران عەلەیهی جمهوری ئیسلامیە. دەی بە کێ شەڕەکات؟ ئەو وەختە ئەو فەرماندەهان و نیروهای نظامی و نیروهای ئەمنیەتیش ئەو نەیان دزی کردووە، ئەو نەیان غارەت کردووە، ئێستا هەر لە فکری ناردنی سەرمایەکانیان بۆ تورکیە و بۆ وڵاتای جۆراوجۆر و بۆ کانادا و بۆ ئەوێن هەرەکیانە ئەگەر شتێک بوو جەیەک بۆ خۆیان بدۆستنەوە. کێ تازە بۆ جمهوری ئیسلامی ئەجێ واردی ئەو شەڕا بێت؟ ئەمن پێم وانە واردی ئەو شەڕا بێت نە فەسادی دەرونی خۆیان، نە گەندەڵی دەرونی خۆیان، نە ئەو میزان مخالفەت و ئاعترازەکە لە ئێرانە هەیە ئیجازەی پێ نادا هەم لە دەرۆ شەڕکە هەم لە ناوە لەگەڵ خەڵکە. بەڵێ زۆر باش، ئەگەر هاوڕێن و تاقفەرمان پێم بڵێن بکرێت 5 دقە کاتم ئیزافە پێ بدەن چون چەند پرسیارێک ماوە. بەڵێ زۆر باش، ئەمە 5 دقەمان کاتی ئیزافە وەرگرتووە. کاگا کۆ یەک پرسیارێکی هاتووە لە شاری بۆکانەوە، نووسێتی هەواڵێک هەیە کە گۆیە کە ئەمریکا 10 میلیارد دلاری پوڵی ئێرانی ئازاد کردووە. لەم هەلوو مەرجەدا کە هەموو کەس باسی شەڕی نێوان ئەو وڵاتانە دەکات، ئازادکردنی ئەو پوڵە چۆنە؟ کە هەمە باسی کرد ئەزانەی جارێکە درۆیەکی گەورە هەیە لە کە زۆر کەسیش باوەڕی پێ کردووە ئەوەیە کە کۆماری ئیسلامی دۆستی خەڵکی فلستینە. ئەوە درۆیەکی هێژگار گەورەیە. تا ئێستا سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بە زەرەری خەڵکی فلستین و چارەنووسی خەڵکی فلستین بووە بۆ گەیشتن بە خواستەکانیان، تەقویەتی جەرایاناتی مەتەجعی وەکو حەماس. و لەگەڵ ئەمە حیزبی دەستی ڕاستی ئیسرائیلیش، ڕاستەکانی ناو ئیسرائیلیش ئەمەیان پێخۆش بووە. تەرحێک هەبوو بۆی کە ئیسرائیل فلستین دوو دەوڵەتیان بێت. بەڵێ تەنانەت قسەیەکی مەشهوری بنیامین ناتەنیاهۆش گوایە لە کۆنگرەی خۆیان ناکردوێتی کە ئەوەی کە مخالفی ئەو تەرحەیە ئەبێت حەماس تەقویەت کات.
مەجای بۆ ناردنی پوڵ لە قەتەرەوە بۆ حەماس فراهم کرد. جمهوری ئیسلامی و ڕاستەکانی ئیسرائیل و حەماس دژمنانی ئەو تەرحە بوون لەبەرەوەی کە قازانجی خۆیانیان تیا بوو. بەڵێ ئەمریکا ئەگەرچی پشتیوانی لە دەوڵەتی ئیسرائیل دەکات لە منتەقەیە و جمهوری ئیسلامی و ئیسرائیلیش لە میدیایە زۆر عليه یەکترین مەوزوع ئەگرن و زۆر کەس پێی وایە مەوزعگیری ئەگا بە شەڕ، بەڵام منیش دۆ بوارەیە موافقی کولی نظراتی کە هەمم و پێم وایە کە ئەوە ناگات بە شەڕ. لەو ئەمریکا پێش ئەم شەڕە خەریکی بەرەو پێشچوونی تەرحێک بوو لە قەتەر دانیشتنیان هەبووە لەسەر مەسەلەی بەرجام مذاکراتیان چۆتە پێش بە نەتیجەهایە گەیشتون لە ئەمریکا نزیک بە انتخاباتە مەسەلەی بەرجام یەکێک لە مەسائلی مهمی تەبلیغاتی انتخاباتیە لە ئەمریکا و ئەمریکا خارج لەو شەڕە ینی ئەیەوێت وا دیارە ئەیەوێت کە ئەو مذاکراتە لەتمە نەخوات، ئەو مذاکراتە لە جێی خۆی بچێتە پێش و ئەو قەول و قەرارانەی کە بەنسبەت ئەوان ئازادی زیندانیانی و تابعیەتی و ئەمان ئازادکردنی پوڵهای بلوکەشودە و ئەمانەیە بچێتە پێش. وتمشا لە هەر لە عێراقا چەندین دانە هێرشی لەلایەن هێزە نیابەتەکانی کۆماری ئیسلامی کرایە سەر ئەمریکا. ئەمریکا لە عەوزا چوو مەسەلەن بنکەکانی کۆماری ئیسلامی لە سووریا بۆمباران کرد. ئەمانە نیشانە لەوادات کە ئەمریکا تەمایلی هەیە کە ئەو مذاکراتی کە ئێستا لەگەڵ کۆماری ئیسلامی لەسەر مەسەلەی بەرجام هەیەتی ئەم شەڕە تاسیری لەسەردانێت و ئەوە بچێتە پێش لانیکەم ئەمە سیاسەتی دەوڵەتی بایدنە بۆیە کە بوونی ئەگەرێکی شەڕ یا احتمالی ئەگەرێکی شەڕ لە نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی باتەوەجۆ بەو هەموو فاکتەرەی کە هەیە حتا بەوجودێوەشی کە جارجار حوسیەکان لە یەمەن هێرشەکانە سەر ئیسرائیل و کەشتیەک بەبارم تا ئەگرن یا حیزبوڵای لوبنان چەند موشک فڕێرا ئەو جوابیێداتەوە هێشتا ئەگەری بوونی ئەوەی کە کۆماری ئیسلامی واردی شەڕێک بێ کەمە وە زیاتر ئەمریکاش و تاقی فکری دەوڵەتی بایدن نایەوێت کە کۆماری ئیسلامی بڕوخێت، زیاتر ئەوێ لەگەڵی سازش کات بە تایبەت لەسەر مەسەلەی بەرجام. بەڵێ ئەو خەواڵە بڵاو بووە کە لە عێراقا 10 ملیارد دلار پوڵی بلوکەشەدەی کۆماری ئیسلامی ئازاد کرا و هەر بۆیە چەندین بانگیشکە قەرار وا بوو تەحریم کرێت، لە تەحریمی لەسەر لابردرا بۆ هۆکاری ئەوەی کە لانیکەم تا ئێستا بە نسبەتی دینار بە دۆلاری پوڵی عێراقیش تەوازونێک بەرقەرار بێت ئەوە هۆکارە ئەوە. کاکە ئیجازە هەیە من یەکشت بڵێم لە درێژێ قسانەی کاکاکەوە فەرموو ئەتکای ئەگەر بکرێ بە کورتی. ئەمن پێم وایە کۆماری ئیسلامی تەنها لەگەڵ خەڵکی خۆیان خەریکی شەڕە لە کوردستان لە سیستان و بلوچستان لەگەڵ ژنانە لەگەڵ لاوانە لەگەڵ هونەرمەندانە لەگەڵ شاعر و نووسەر. قاسمی سلەیمانیان کوشت هیچی نەکرد، تەنها موشتێکێکی خست لە پێشا خەبەری دابوو بە ئەمریکا چۆڵیکەن. وەختێ هینی ئەتۆمیەکانیان کوشت لە ئێرانە ترۆر کران بە ئێسلاحوانە چی کرد؟ ئەلانەوە حماس خەریکن نابوودەکەن چیەکەن؟ هەموو ئەو شتانە بە ئێمە نیشانەدا کۆماری ئیسلامی فقط و فقط تەنیا و تەنیا لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی بلوچستان لەگەڵ ژنان لەگەڵ لاوان لەگەڵ خەڵکی معتەرض شەڕەکە، ئەینا باقیەکەی لە بنەوە خەریکی مەعامڵەیە. زۆر باشە کاک محەممەد، ئەو شتانی کە باست کرد ئێوە لە داهاتوویەکی نزیکدا وەزعەکە چۆن دەبینی سەرڕای بارودۆخی کە بۆ خۆت باست کردەوەی کە دەڵی شەڕی لەگەڵ خەڵکی ئێرانە بە تایبەتەن لە کوردستان، وەزعەکە چۆن دەبینن ئێوە لە داهاتووی نزیکدا تایبەتەن کوردستانیش؟ ئەمن پێم وایە وەزعیەتەکە لە مەجموعە هەموو شەواهدەکە ئەوە ئێماڵێن ئێمە لەگەڵ بژوتنەوەهایەکی زۆر ڕادیکالتر زۆر جددیتر و زۆر بە ئەزمونتر و بە تەجروبەتر و ڕێکخراوتر ڕوبەڕووە بین بە خاتری ئەوە تەجروبەی ئەو چەند 96 98 1401 و مجموعەی ئەو خەباتە چ لە دەرەوە چ لە ناوە ئەوە بە ئێمە نیشانەدات کە
خەڵک وریاترن وشیارترن ڕێکخراوترن نەترسترن دەزانن چیان هەرەکە و بە تایبەت لەم شۆڕشی ژینە ئەزانن چیشیان هەرەک نییە تەنها کۆماری ئیسلامی نا تەنانەت لە ناو ئۆپۆزیسیۆنە ئەزانن چیان هەرەک نییە بەشێکی خەڵک زانیان لە جەریانی شۆڕشی ژینا یا بزوتنەوەی ژینا بەشی ڕاستی ئۆپۆزیسیۆن جەهەتە لەگەڵ کۆماری ئیسلامی لە دژی خەڵک. زۆر باشە ئێمە سێ دقەمان کاتمەوە کاک ئاکۆ یەک پرسیاری کەش هەیە ئەگەر دەکرێت زۆر بە کورتی وەڵام بدرێتەوە. پرسیارێک هاتووەڵێ هێزەکانی نزیک بە کۆماری ئیسلامی لە عێراق هەرێمی کوردستان و لە ناوچەکەدا لە چ وەزعیەتێکدان بە تایبەتی دوای ئەم شەڕەی ئیسرائیل و حەماس؟ بەڵێ ئەوانش ڕێکخراوتر بوون زیاتر لە یەک نزیک بوو نەتەوانێ و ئەگەر کێشەهەیە قبلن هەیان بوو لەسەر بەردە مەسایلێک لەسەر مەسەلەی انتخابات لە عێراق لەسەر مەسەلەیەوەی کێ بەدەسەڵات بگا توای ئەوانە لەژێر فشاری ئەم شەڕ و لە نیگەرانی لە تێکەڵاوبوونی شەڕ لەگەڵ ئیسرائیلە زیاتر لەگەڵ یەک بوون و ڕێکخراوتر بوون دانە بەدانێ ئەم هێزانە کاتی خۆی کاتێک کە ئۆپۆزیسیۆن بوون عەلەی سەدام حوسێن لە ئێران بوون لەژێر فەرماندەهی و جمهوری ئیسلامی سوپای پاسارانە دروست بوون هەر لە كتعيبي حزب الله عراق وبقراتا جنبشي نجبا وعصايبي أهل حق وبدرو دانا بداني أمانة نظام سرايا الخراساني دانا بداني أمانة كمحزاب نيابتياني كسرب حشي شعبي سرب كماري إسلامين وبتعبت لدواي هاتني داعش ببهانه شر لەگەڵ داعش لە سووریا و لە عێراقا ڕۆشتیان کردووە گەشیان سندووە و جرایاناتێکی مەترەحن میلیشیای قویان هەیە مسلحان سپای پازاران تەقویەتی کردوون ئێستا ئەوتان لە عێراق و تا حدێک لە کوردستان و لە هەرێمی کوردستان محدودن بەڵام لە ئاستی عێراقا لە باقی ناوچەکانی ترە ڕۆشتیان کردووە و ئەم شەڕی ئیسرائیل و حەماسەش ئەمانی پێکۆلەیەک نزیکتر کردوەتەوانێ و کاتێک کە هێرشەکەنە سەر بنکەیەکی ئەمریکایە هەر لایەنێکی تر کە سەر بە ئیسرائیل بێت پێکەوە هاواهەنگن و پشتیوانی لە یەکترینە. زۆر باشە کاکۆ یەک دقە کات هەیە لەسەر ئەو پرسیارەی کە لە کاک محەممەدم پرسیەوەش ئەم باشە ڕوانگەی وەش بینم داهاتووی نزیکدای وەزعەکە چۆن دەبین تایبەتەن لە کوردستان لە داهاتووی نزیکیا دوور نازانم بڵم نزیکیا دوور بەڵام داهاتوو من ڕۆشنە بینم بە قازانجی خەڵک بە هۆکاری ئەوەی کە باسم کرد پێشتر ئەگەر چی سەرکوبەیە سەرکوت هەیە خەفەقان هەیە کۆماری ئیسلامی وەکە هەمەوتی هەموو هێز و توانای خۆی نەبوو شەڕ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بەڵکو بۆ سەرکوبی کۆمەڵانی خەڵک لە ئێران تەرخان کردەوە بەسیج کردووە بەڵام نایەکی گەورە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە بە کۆماری ئیسلامی هەیە بێزاریەکی ئەجگار گەورە هەیە فەقر و برسێتی هەیە لە عەسری ئینتەرنێت و ارتباطاتە ناکرێت بەلاوێکی بە گەنجێک لە ئینتەرنێتی مەحدودی استفادە بکە ناتوانێت ئازادیەکانی سەر بکەی ناتوانێت حجابی ئیجباری دابەزێنی ناتوانانی لە مەدارسا کتێبهای دینی ئەوە بکەی بۆیە کە ئەو ناڕزایەتیە گەورە کە پەنگی خواردەوە پێشتر وتم وەکو بۆشکەیەکی باروتوایە و هەر احتمالێک هەیە بۆ تەقینەوەی و من هیوادارم کە لایەنە سیاسیەکان بۆ ئەگەر ئامادە بن من پێم وایە شۆڕشێکی تر بەرینتر لە شۆڕشی ژینە چاوەڕێی کۆمەڵانی خەڵک لێرە. زۆر باشە زۆر سپاس بۆ هەردوو میوانی ئازیز و خۆشەویست بەڕێزان کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسی و بەڕێز کاک ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆیان شەومان بوو. زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵم لەگەڵ کاکۆ بەشدار بووین سڵاوم هەیە بۆ هەموو خەڵکی کوردستان و تایبەت بۆ پێشمەرگەکانی کۆمەڵان. زۆر سپاس بۆ کاحەمەش منش خۆشحاڵ بووم سپاس بۆ کاگەمیر و هاوڕایانی بەشی تکنیک بژین بە شادی. زۆر سپاس بۆ هەردوو بەڕێز شەو تاماش. بەڵێ بینرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئەوەی کە ئێوەش تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین کە جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشان لێوەرگرت بێت تا بێگەشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.